مواجهة كل المشاكل والمعوقات التي ورثناها منذ دوای 9 سنوات. ساڵ لە ململانێ و ناکۆکی قوڵ دوجار هەرێم و بەغداد لەسەر پرسی نەوت ڕێکەوت. بروح مهنية العامة لكل أبناء الشعب العراقي سواء كان في إقليم كردستان. بەپێی ڕێکەوتنەکە لەمە دووە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە و بە چاودێری هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستان هەناردە دەکرێت. لە بەرامبەردا بەغداد تەواوی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بەبێ هیچ گرفتێک دەنێرێت. بەرونیایی دەڵێم کەوا کاریگەری زۆر باش و ئەرێنی دەبێت و ڕنگدانەوەیکی زۆر باشی دەبێت لەسەر ژیان و گوزەرانی هەموو هاوڵاتیان بەگشتی و بە تایبەتیش فەرمانبەرانی هەرێمی کوردستان، چونکە خۆتان دەزانن تا ئێستاش حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت موچەی ماگانە لە کاتی خۆیدا بدە. ماگانە تریلیۆنێک و 400 میلیارد دینار دەبێت کە 912 میلیاری تەنها بۆ موچەی و باقیەکەی دەبێتە ئەوەی کەوا پرۆژە ئاوادانەکان خزمەتگوزارەکان هەمووی دووبارە دەست پێ بکەنەوە. و خاڵێکی تریش ئەوەیە کەوا کاریگەری دەبێت لەسەر دابەزاندنی نرخی هەموو سوتەمەریەکان بنزینە گازۆیل لە نەوتی سپیا. بسم الله الرحمن الرحیم. بەپێی ڕشنووسی یاسای بودجێ عێراق کە حکوومەتی فیدراڵی بۆ پەسەندکردنی ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی کردووە. دوای ڕێکەوتن لەگەڵ هەرێم بەغداد پابەند دەکات بەوەی ساڵانە 16 تریلیۆن و 609 میلیارد دینار وەک پشکی هەرێمی کوردستان دابین بکات. ئەگەر ڕێکەوتنەکە بە تەواوی جێبەجێ بکرێت وەک سەرۆکی لقی سلێمانی یەکێتی وەبەرێنەرانی کوردستان دەڵێت کاریگەری گەورەی لەسەر بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان دەبێت. هەرێمی کوردستان بەس پێویستی بە ڕێکەوتنێکی وا هەیە. دڵنیاتانەکەمەوە بەس ئیمزاکردنەکەی لێشاوێک یەک لێشاوی ڕێک کار و پرۆژە بۆ سنووری هەرێمی کوردستان بەگشتیێنێت. گۆڕانکاری زۆر گەورە ڕووەدا، چونکەم ئێمە ئەگەر لە میزانی عێراقا و بودجەی کە بۆمان دانراوە بە ڕێکوپێکی بدرێ بە هەرێمی کوردستان، وەڵی کاکە موچە کۆتای هاتووە. ئێمە زۆرێک لە پرۆژەکانمان وەستاون لەبەرەوەی خەڵک موچەوە ناگرێمە مرتەبیتین بە موچەخۆرانەوە. پاش ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەسەر مەلەفی نەوت چاوەڕێ دەکرێت قۆناغێکی نوێ لە پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی بێتاراوە، چونکە جیاواز لە ڕێکەوتنەکانی پێشووتر ئەم جارە هەردوو لا گەشتونەتە و بڕوایەی دوای ساڵانێکی زۆر لە کێشە و ململانێ تەنیا ڕێگە لە بەردەمیان ڕێکەوتنە لەسەر کۆی مەلەفە هەڵپەسێدراوەکان. وەک چاوەڕێ دەکرا ڕەنگە بڕارەکەی دادگای پاریس بەخێر بۆ هەرێمی کوردستان بشکێتەوە، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێکجاری مەلەفی نەوت ڕادستی بەغداد بکات، حکوومەتی فیدراڵی ناچار دەکات لەمە دووە بەبێ گرفت هەموو شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرێت. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.